لە کۆی گشتی داواکارەکانی ئێمە داواکاریەکانمان یەکەم داواکارین هەرێمی کوردستان چیتر یاری بە قوتی بژەوی خەڵک نەکات و پابندە بەو بەڵێنی ڕابردوو کە بڕیار وابوو سیمان جارێک موچە بە هەرچۆنە بەداخەوە کە حکوومەت کوردستان هیچ کاتێک ئەم بەڵانەی نەبردۆتە سەر کەسی ڕۆژجارە موچە بە ئەمە تەنها وای کردووە کە بەڕاستی خەڵکیان بە بەڕێ کردووە. دووەم داواکاری حکوومەتی عێراقی موچە و شایستی دارەکان تێکەڵ بە ملانی سیاسی نەکات و دەست لە سزادانی فەرمانبەرانی کوردستان هەڵبگرێت. سێەم داوا لە نوێنەرانی وڵاتان دەکەین بێهەڵوێز نەبن لە ئاست برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. چوارەم داوا دەکەین دادگای اتحادیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵ جدی بۆ کۆتایهێنان بە سیستەمی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان. پێنجەم ئەگەر لە ئایندەیەکی نزیکدا چارەسەری قەیرانی موچە و چارەسەری قەیرانەکان نەکرێت ئێمە گوتۆیە کراوەکانی سلێمانی دەنگی خۆمانە خێنە پاڵ دەنگی هەموو ناڕازانی کە داوای مافەکانی سەرەتایی مافەکانی خۆیان دەکەن لە موچە و لە بژێوی ژیانی خۆیان.